بسم الله الرحمن الرحیم. خۆشەویستان و بەڕێزان بە دیدارتان شاد بووینەوە لە پرۆگرامێکی تازەی کلیلدا. بابەتی ئەم جارەمان بە ناونیشانی ماڵ بەچی ئارام دەبێ. سەرەتا پێم خۆشە عەرزی جەنابتانی بکەم کە ژیانی ئینسان بۆ هەموو مرۆڤێک بە شێوەیەکی گشتی، بەڵام بەتایبەت بۆ دوو کەس، بۆ دوو چین. یەکەم ئەو کەسانەی کەوا خاوەنی مەبدە و بیر و باوەڕن، ئەو کەسانەی کە خاوەنی خواناسی و خواپەرستی بە حەقن، کە لەبەر ئەوەی بەردەوام چاویان لەسەر قیامەتە، چاویان هەر ئەم دنیا کاتیە نابینێ، حرامیان پێ ناخورێ. ئەو کەسا دیندارە بە مەبدەئە، کەسێکە حرامی پێ ناخورێ، خۆی نادزێتەوە لە کار، لەبەر ئەوە نا کە زیرەک نییە و فێڵ نازانێ، نا لەبەر ئەوەی کەوا لە خوا دەترسێ، شەرم لە خوای پەروەردگار دەکا، حیسابی قیامەت دەکا. بۆیە دەکرێت لە هەندێک بارودۆخی ژیانە لە خەڵکی ڕەفیقی خۆی دوا بکەوێ، چونکە حرامی پێ ناخورێ، لەبەرەوەی غەش و خیانەتی پێ ناکرێ، لەبەرەوەی سوێندی درۆی پێ ناخورێ بۆ دەستبڕینی خەڵکی. زمانی ڕازگۆیە لە مامەڵەدا، لەوە ئەچێ لە پڕێکە نەبێ بە کوڕێک و زۆر قازانجنەکە. لەبەر ئەوەی کەوا بڕوای بە قیامەت هەیە، بە لێپرسینەوەی پەروەردگار هەیە، ماستاوچی نییە بۆ دەسەڵاتداران. خۆی ناباتە پێشەوە بە ناڕەوا و پۆستی ناڕەوا، ئیشی ناڕەوا وەرناگرێ. ئەو کەسانی کە خاوەن مەبدە و خاوەنی دینداریەکی ڕاستەقینەن، دنیا هەر لەم چەند ڕۆژ و مانگ و ساڵەی دنیادا نابینن، ژیانی قیامەتی نەبراوەیان لەبەرچاوە، ئەو کەسانە بەڕێزان بەردەوام خەمی زیاتریان هەیە، چونکە باریان قورسترە لە ژیاندا. کۆمەڵک ناڕەحەتی دەشێژن، باجی گەورەش لە ژیاندا دەدەن لە پێناوی سەلامەت بوونی دین و ئیمانەکەیاندا. دووەمیان کەسانێکی ژیر و عاقڵ و بەویژدان، ئەو کەسانەی کە وەکو جەنابتان خەمی کەسایەتی و حورمەتی خۆیەتی، خەمی حورمەتی ماڵ و منداڵەکەیەتی کە بپارێزرێ و خوای پەروەردگار شکۆی خۆی و ماڵ و منداڵی نەشکێنێ. بە بینینی ستەم لێکراو، کاتێک کە دەبینێ کەسێک ستەمێکی لێ دەکرێ، کەسێک قەرزارە و لە ژێر نیری قەرزاریدا پشتی چەماوەتەوە، کەسانێکی هەژار دەبینێ، کەسانێک دەبینێ کە ناعەدالەتیان بەرامبەر دەکرێ. ئای ڕۆژانە ئێمە ناعەدالەتی بەداخەوە لە وڵاتەدا دەبینین. بە هەموو ئەمانە مرۆڤی ژیر و عاقڵ و بەویژدان و ویژدان زیندوو و خەفەت دەخوا. بەڵێ ژیان بۆ ئەم دوو کەسە، کەسی مەبدە و مەبدەدار و خاوەن بیر و باوەڕ، لەگەڵ کەسی ژیر و عاقڵ و بەویژدان، بڕواتان هەبێ ژیان قورسە، ناڕەحەتی زۆری تێدایە، خەم و پەژارەی زۆری تێدایە. ئەی لەکوێ ئینسان دەحەسێتەوە، ئەی لەکوێ پشوو دەدەی، لەکوێ دەروونت ئارام دەبێ. بەڕێزان دڵنیا بن تەنها لە دوو شوێندا، لە دوو شوێندا مرۆڤ ئارام دەبێت، دەرونی دەحەسێتەوە. یەکەم ماڵی خوای پەروەردگار، یەکەم ماڵی خوا، مزگەوت. بەڵام بەم مەرجانە ئایا هەموو مزگەوتێک دڵت تیا دەحەسێتەوە؟ بڕواتان هەبێت جار هەیە تۆ چوویە هەندێک مزگەوتەوە دڵت گیراوە، ئەوە ئەم مەرجانەی تیانە هاتووەتە جێ. یەکەمیان پەروەردگار دەفەرمێ وەئەنە المەساجد لله. بەڕاستی ئەمایەتە گەورەیە، وەڵڵاهی ئەمە نازانی چۆنی بکەی بە کوردی، وەرگێڕانی چۆنی بۆ بکەی بە کوردی. یعنی خانەیەک هەیە، خانوویەک هەیە کە ناوی مزگەوتە، پاڵ دراوەتە لای ئەڵڵای ڕەبی عالەمین، خاوەنی کەون و کائینات. جا سەیری کە ئەو شوێنەی کەوا پاڵ بدرێتە لای ڕەب العالەمین وەئەنە المەساجد لله، ئەبێ بە ئەندازەی شکۆی پەروەردگار جەلە جەلالوه سبحانه وتعالى ئەو شوێنەش گەورە بێ، ئەو شوێنەش پاک و پوخت بێ، ئەو شوێنەش جوان بێ. نەک خوا نەخواستە مزگەوت مەقەڕی حیزبی بێ،
مزگەوت ئێستا هەندێک شوێن هەیە بە مزگەوتی تەوژم و لایەنێک ناسراوە، یعنی تۆ بچی نوێژی لێ بکەی هەر ئەوانەی کە لەوێن و مزگەوتەکە بە هی خۆیان دەزانن بە چاوێکی نامۆیەوە سەیری تۆ دەکەن کەواتە نەعوذ بالله لەوێدا ئەو مزگەوتەوە ئەن المەساجید لله نەبوو، ئەوەی هی شخصێکی دیاریکراو بوو. نەک مزگەوت شوێنی بانگەوازی حکوومەت بێ، حکوومەت و سوڵتەی دەسەڵاتی وەخت مزگەوت بەکاربێنێ بۆ بەرژەوەندیەکانی خۆی، یان ئاغای متەوەلی بنیادنەری مزگەوت و دروستکاری مزگەوت خۆی بە خاوەنی مزگەوتەکە بزانێ. هەندێک خەڵک هەیە کە مزگەوتی دروست کردووە لەو تووڕە دەبێ بەو دەڵە بڕۆدانیشە ئەو ڕێنمایی مامۆستای وتار خوێندەکە وتارەکەی چۆن بێ و چەند دەقە بێ و چۆن بێ و نوێژەکەی چۆن بێ. ئەو مزگەوتە پەنا بەخوا خەریکە لە بیر دەچێتەوە کە ماڵی خوایە، ئەوە وا دەزانی ماڵی کابرای متەوەلی دروستکاری مزگەوتەکەیە. یان خوا نەخواستە مزگەوت پیس و پەڵۆخ بێ، مزگەوتی وا چووم هەر لەبەر بۆنگۆرەوی ناوێری بڕۆیتە ژوورەوە کە دەچێت سەر سوژدە دەبێت یەکەم جار شوێنی نێوچاوانت پاکەیتەوە. خوا ئەوە دەگونجێ مزگەوت ماڵی خوا بێ و بۆنگۆرەوی لێبێ، فەرشەکانی چڵکن و پیس بن. لە هەندێک شوێنە کابرا فەرشەکەی ماڵی خۆی کە لێ بێزار بۆ پێشەوەی ئەم فەرشە بەرماڵیانەی مزگەوت بێن نجا دەهێنا لە مزگەوت تا ڕایدەخست. نەخێر ئەوە مادام ماڵی خوایە ئەبێ ماڵی خوا بە ئەندازەی خوای پەروەردگار سوبحانەه وتەعالا بەرز و بەڕێز بێ، پاک و جوان بێ، بۆن خۆش بێ. وەیە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ هەر شوێنێک چەند ماڵێکی لێبوو پێویستە مزگەوتیان هەبێ، بەڵام وأن تنظف وتطيب پێویستە ئەو مزگەوتە پاک و خاوێن بێ، هەروەها بۆن خۆش بێ، بۆنی خۆشی لێبێ کە چوویتە مزگەوتەکەەوە. بەڵام هەموو عەترێکیش نا، عەتری وا هەیە ئێکسپایرانەی کە فڕێ دەدرێ هەر نەدرێ لە مزگەوتەکە باشترە، ئەبێت گرانترین عەتر بۆ مزگەوت باشە. هەر کە چوویتە ژوورەوە دڵ و دەروونت ئیسراحەت بکە. کەواتە یەکەم شوێن کەوا دڵ تێدا ئیسراحەت دەکات ماڵی خوایە، بەڵام بەو مەرجەی لە ئاستی گەورەی پەروەردگارا بێ ئەو ماڵی خوایە، ئەوەندە جوان و پاک و پوخت و بۆن خۆش بێ و ئەوەندە بەس خاوەنداریەتەکەی بۆ ئەڵڵا بگەڕێتەوە سوبحانەه وتەعالا، نەک کەسێکی تر خۆی بە خاوەنی مزگەوتەکە بزانێ. هەروەها لەناو ئەو مزگەوتانەدا وتار خوێنێکی لێبێ ڕۆژانی جومعە کاتی وتاردانی دەرسی تایبەت وتاری ڕەمەزانان کە ئینسان دەچێ بڕوا بکە ئەگەر ئەو مامۆستایە بۆ خوا سوڵحاو بێ، پیاوی حیزب و حکوومەت و دەسەڵاتێک نەبێ، وەڵڵاهی بە گوێبیستنی وتارەکە ئینسان دڵی ئیسراحەت دەکات. مزگەوتەکە بۆ خوا دروست کرابێ، مزگەوتەکە بۆ خوا دروست کرابێ، نەک بۆ مەسلحەتێکی شەخصی، نەک بۆ ناو و ناوبانک، نەک بۆ پارە کۆکردنەوە و خۆ پێدەوڵەمەندکردن پەنا بخوا. ئەگەر مزگەوت ئەم سێ سیفەتانەی تێدا بوو، پاک و پوخت و بۆن خۆش و جوان بوو، خالیسەن بۆ خوا دروست کرابوو، مامۆستای وتار خوێن و ئیمامی مزگەوت پیاوێکی ساڵح بوو، وەڵڵاهی لەو مزگەوتەدا ڕوحت پشوو دەدا. هەر کە دەچێت ژوورەوە چ خەم و خەفەتێکت هەبێ هەمووی لە کۆڵ دەبێتەوە، ئیسراحەت بە دەروون تا دێ، دڵت دەحەسێتەوە و هێور دەبێەوە. هەر کاتێک کە تووڕەیی لە ماڵەوە زۆری بۆ هێنایی لە بازاڕە زۆری بۆ هێنێ بڕۆ دەستنوێژە بگرێت لەو مزگەوتەدا کە بەو جۆر و سیفاتانی باسم کرد دروست کرابێ، وەڵڵاهی دەروونت ئیسراحەت دەکات، تووڕێیەکەت نامێنێ. هەر کە هاتێ دەرەوە لە دوای نوێژەکە و مزگەوتەکە هێور دەبێەوە، هەست بە ئارامی دەکەی. مەچۆ بۆ چاخانە کە تووڕەبووی لە ماڵەوە، بڕۆ لە مزگەوت دوور کات نوێش بکە، دەستنوێژێکی تازە بکەوە، سوزەی بە حەق بۆ خۆی پەروەردگار بەرە، چەند دوعای خێر بکە، بە هێمنی و بەرەو ماڵ دەگەڕێیتەوە. لە زۆر بەڵا بە دوور دەبی ئەهلی مزگەوت، چونکە شتی جوان لە خوتبەدا دەبیستی. زۆر جا کە دەچێ وتارێکەوە ئەوەندە دەرسی جوان دەبیستی ژیانت ڕووناک دەبێتەوە، هەڵەکانی خۆت دێتە بەر چاو، بە دەروونێکی ئارامەوە دەچیتەوە ناو کۆمەلگا. لە شەڕانیەوە وا لێدێ نەک شەڕ بە خەڵک نافرۆشی، بگرە شەڕیش ناکڕی. کەواتە جێگەی یەکەم بۆ ئینسانی مەبدەئی، بۆ ئینسانی ژیر و عاقڵ و بە ویژدان کە ئیسراحەتی لێ دەکا، یەکەم ماڵی خوایە. دووەم شوێن کە ئیسراحەتی دەرونی لێ دەکەی و بەس لەوێدا حەسەیتەوە، بەڕێزان ماڵەکەی خۆتە. ئەوەی پەروەردگار لوتفی لەگەڵ کردووی ماڵ و حاڵێکت هەیە، خانوویەکت هەیە، ئەو ماڵەی خۆشت شوێنی حەسانەوەیە، جەستەت لەوێ دەحەسێتەوە. بەس لە ماڵی خۆتە ئەم جەستەیە دەتوانی بە ئیسراحەت چۆن دادەنیشی، چۆن نان دەخۆی، چۆن پاڵ دەکەوی، لەکوێ ڕادەکشەی، لەکوێ دانیشی، ئەمە بەس ماڵەکەی خۆتە.
لە هیچ شوێنێکی ئەم سەرزەویەدا هیچ پاشایەک هیچ دەسەڵاتدارێک هیچ ڕئیس حکومەتێک ڕئیس پەرلەمانێک سەرۆکێک وەزیرێک بڕواتان هەبێ هەمووی لەژێر چاودێری کامێرادایە کە دەڕوا دەبێت بە حەزەرەوە نام بخوا بە حەزەرەوە ئاو بخواتەوە بە حەزەرەوە دانیشێ هەمومان لە ماڵی خۆماندا پاشایەکین لە ماڵی خۆتا بەس جەستە لە ماڵی خۆتا ئیسراحەت دەکە دەرونیش بەس لە ماڵی خۆتا دەحەسێتەوە بەڵام بۆ چێ بۆ کەسێک یەکەم تێگەیشتوو بێ ڕێزم هەیە بۆ ڕووی جەنابتان یەک بە یەکتان بیسەران و بینەرانی بەڕێزی ئەم پرۆگرامی کلیلە هیوا هەیە جێلە یعنی جێل لە ماڵان زیاتر ئیسراحەت دەکەن نەک لە ماڵی خۆی دەگەڕێ بزانێت لێکوێ کەیفە و سەیفەیەکەیە لەوەی ئیسراحەتی دەرونی بۆ دێ من لەگەڵ ئەوانەم نییە بۆ مرۆڤی تێگەیشت و عاقڵ دەروون و دڵ بەس لە ماڵەکەی خۆتا ئیسراحەت دەکە دووەم ئەو کەسەی خەمخۆری ماڵ و منداڵیەتی بەڕێزان ماڵ و منداڵ خێزان و منداڵ هەر ئەوەی ناوێت بژێوی ژیانی بۆ داوین کەی پارەی بۆ بەجێ بێڵی ئیتر چاویان بە تۆ نەکەوێتەوە نا ئەگەر کارێکی یەکجار زەرورن نەبێ بژێوی ژیانەکە دوانە بێ کە ناچاربی بەجێیان بێڵی منداڵەکانت هاوسەری ژیانت بە ئەندازەی پێبژێوی ژیان و پارە و پوڵ پێویستیان بە هەست و سۆزی تۆ هەیە و تۆش ئەو هەست و سۆزە لە ناختا پەنگ دەخواتەوە کە چیتەوە مناڵەکانت لە باوەش دەگری خێزانت قسەی خۆشت لەگەڵا دەکا و قسەی خۆشی بەرەو ڕوو دەکەی و بە یەکەوە زەردەخەنە دەکەن ئیتر لەو شوێنەدا کە ماڵەکەی خۆتە دڵ و دەروونی ئیسراحەت دەکا سێم بۆ کەسێک کە دەروون دروست بێ نیشانەی کەسێک کە دەرونی تەواوە لەگەڵ نیشانەی کەسێک کە دەرونی ناتەندروستە و تووشی نەخۆشی دەرونی بووە و پێویستە سەردانی پزیشکی دەرونی و دەروون ناسبکە بەڕێزان یەکشتە ئەویش ئەوەیە ئایا لە ماڵەکەی خۆتا مرتاحی هەر پیا و ژنێک هەر کوڕ و کچێک لە ناو چوارچێوەی ماڵەکەی خۆیاندا هەستت بە ئارامی و حەوانەوە کرد ئەوە تۆ کەسێکی تەندروستی ئەگەر لە ماڵەوە ڕۆیشتێ دەرەوە و لە شوێنانی غەیری ماڵی خۆتا هەستت بە ئارامی دەکرد دڵنیا بە تۆ تەندروست نی جا تەندروستی دیان هەر خۆی تەواو نییە یان کەسێک لە ماڵەوە ئازارت دەدا و دەرونی تۆی شێواندووە ئایا هاوسەرە بۆ هاوسەرەکەی یان دایک و باوکو منداڵەکەیان ناچار کردووە یان منداڵێکی ناڕەحەت و زەحمەتن و ژیانی باوکو دایکەکەیان زەحمەت کردو ئەوەندەی بڕۆنە دەرەوە دۆزی ئیسراحەت بن ئەگەر ماڵێک ڕێک و پێک بێ نیشانەی مرۆڤی تەندروست ئەوەیە بەس لە ناو ماڵەکەی خۆتە هەست بە ئاسوودەی دەروون و ئیسراحەت دەکەی بەڵام وتمان ماڵ تکایە جوان گوێ لە وشە کوردی ڕەسەنەکان بگرن ئەزیزانی خۆم وتمان ماڵ ناڵم خانوو چونکە خانوو بریتیە لە هەندێک بلۆک و شیش و چیمەنتۆ و گەچ کراوە و پەنجەرە و دەرگای پێوە و حەوشەیەکی هەیە و هەندێک دەرەخت و گوڵی تێدایە ئەمە خانووە بەڵام ماڵ ئەو شوێنەیە کەوا حەسانەوەی تێدایە بۆیە کورداواری زۆر جوانیان وتووە ئەڵێ ماڵی فڵان کەس لەکوێیە ئەلێ لە کەستان بیستۆ بڵێ خانووی فڵان کەس لەکوێیە نا ئەگەوتت خانووەکەی لەکوێیە ینی ماڵی تێدا نیە ئەڵێن خانووەکەی هێشتا کەیلێکە هێشتا تەواو نەبوویان خانوو لەکوێ دروست دەکەی بەس ئێمە دەڵێن کوردەواری ئەم وشانە تکایە فێری منداڵەکانتان کرد ئەڵێ ماڵی فڵان کەس یعنی ها جیاوازی هەیە لە نێوان ماڵ و خانوودا هەموو ماڵێک خانووە بەڵام شەر نییە هەموو خانوویەک و هەموو کۆشکێک بەڕێزان ماڵ بێ شوێنی حەسانەوە بێ ماڵ ئەو شوێنەیە کە ژن و مێرد و منداڵ ژن و مێرد و منداڵەکان تا مەزرۆن بۆی بگەڕێنەوە نەک لێڕا بکەن یعنی ئەو شوێنەیە کە ژنەکە چوە دەرەوە پیاوەکە چوە دەرەوە مناڵەکان چوونە دەرەوە بە هەر کاروبارێک بێ تا مەزرۆن بگەنەوە ماڵەکەی خۆیان بەڵام ئەگە وای لێ هات حەزیان دەکرد لەو ماڵە دوورکەونەوە و نەچنەوە بۆ ماڵەوە ئەوە بەس خانووە جا حەزەکە خانوویەکی سێقاتە ڤێلایەکە باخێکی گەورەیە چی ناودەنەی ئەوە بەس خانووە ئەوە ماڵ نییە چونکە ئەندامانی دانیشتووی ئەو ماڵە بە ژن و مێرد و منداڵەوە تا مەزرۆنین بۆی بگەڕێنەوە حەزیان لێ هەر نەچنەوە حەزیان لێ ڕاکەن و لێ بەدوور بن کلیلی ئەم ماڵە ئارامە چییە ئێمە پرۆگرامەکەمان پرۆگرامی کلیلە هەر جارە کلیلێکمان دەداتێ بۆکردنەوەی دەرگایەکی داخراو کلیلی ماڵی ئارام بریتە لە سەلامکردن قورئانی پڕبەرەکەت و بەخشش لە سوورەتی ئەننووردا ئەتەوێ ماڵەکە نووری تێدا بێ بە سوورەتی ئەننور دەی کاکە گوێ بگرە خوشکم گوێ بگرە فإذا دخلتم بيوتا فسلموا على أنفسكم بەڵام تحية من عند الله مباركة طيبة چەند دەرسێک لەم ئاەتە قورئانی وەردەگرین قورئان دەفەرمێت کە چوویتەوە ماڵەوە سەلام بکە
بەڵام سەلامێک من عند الله ئەو سەلامەی کە ئیسلام دایناوە کە ئەڵڵا دایناوە بڵێ ئەسسەلام عەلەیکم بڵێ سەلام عەلەیکم ئەنجا بڵێ چۆنن زۆرمان کە دەچینەوە ماڵەوە لەوە چێ جەنابیشت ئەوە لێ بەسەر هاتبێ یەکسەر بمە خێزانت بە منداڵەکانت ئەرە چۆنن باشن نە یەکەم جا بڵێ سەلام عەلەیکم بڵێ ئەسسەلام عەلەیکم بڵێ سەلام عەلەیکم ئەرە باشن چوویتەوە مەڵێ ئێوارەتان باش بڵێ سەلام عەلەیکم ئێوارەتان باش شکر باشن ئەتر بەو شێوازە وشەکانی تر بەیانیت باش ئێوارەت باش ئەم کاتەت باش چۆنی باشی ئەمانە مانیع نین خراپ نین چاکن بەڵام لە پێشەوە ئەو سەلامە بڵێ کە ئەڵڵا دایناوە سوبحانەهو وتەعالا بڵێ ئەسسەلام عەلەیکم با وشەکەت ئەوە بێ کە خوای پەروەردگار فێری کردووی دووەمیان مبارەکەتەن بە ئەم سەلامە ببێتە مایەی خێرێکی زۆر مبارەک یعنی خێڕ کەثیر یعنی خێرێکی یەکجار زۆر بەسەر ئەو شوێنەوە بەسەر دانیشتوانی ئەو ماڵەدا دەڕژێ ئەم سەلامە گەرم و گوڕە بەرەکەتی ناو ماڵە چونکە دڵنیابن ماڵی تەبا و پڕ لە خۆشەویستی بەرەکەتی ڕزق و ڕۆزی تێدایە کوردەواری ڕەحمەتی خۆیان لێبوو با و باپیرانمان چەند جوان ئێمەیان فێر کردووە کاسەی پڕ ئاشتی ماڵە مەیەکێکە لە پەندەکانی پێشینان کاسەی پڕ ئاشتی ماڵە دەیوەرە ئەم پەندی پێشینانە جەنابە دوای بیری لێ بکەویان لای خۆ ئێستا بینوسە لەو سەرەوە بیخوێنەوە ئەبێتە چی ئەبێتە ئاشتی ماڵ مایەی پڕی کاسە و قاسەی ناوماڵە لەو سەریشەوە ئاوای لێ دێتەوە پێشینانمان فەرمویانە کاسەی پڕ ئاشتی ماڵە ئاشتی ماڵیشە دەبێتە هۆکاری ئەوەی ئەم ماڵە نە کاسەیان نە قاسەیان بەتاڵ نەبێ ئەمەش ڕێک فەرمودەکەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم زۆرێک لە پەندەکانی پێشینانمان سپاس بۆ خوا لە فەرمودە زێڕینەکانی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم وەرگیراون سەرۆرمان دەفەرمێ ما من أهل بيت يتواصلون فيحتاجون ئیمامی ئیبن حیبان ڕیوایەتی کردووە و شێخ ئەلبانی لە صحیحی جامیع بە ژمارە فەرمودەی 5705 دەفەرمێ حەدیث صحیح فەرمودەیەکی سەنەد ڕاستە لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم ما من أهل بيت يتواصلون دانیشتوانی هەر ماڵێک هەر ژن و مێردێک لەگەڵ یەکتردا لەگەڵ منداڵەکاندا پەیوەندیان بەهێز بێ یەکتریان خۆش بوێ ڕێز لە یەکتر بگرن شت لە یەک نەشارنەوە بڕوایان بە یەکتر بێ دوعای خێر بۆ یەکتر بکەن هەر ماڵێک ئەمەی تێدا بێ فەیەحتاجون دڵنیا بە قەت محتاج نابێ دڵنیا بەخوا بەرەکەت دەخاتە پارەیەکی کەم کردێتە داهاتی ئەو ماڵەوە واللهی ژیانیان خۆش دەبێت تووشی نەخۆشی دەرونی نابن لە گرفتە دەرونیەکان بە دوور دەبن دەستی ناپاک نایەتە ناو ئەو ماڵەوە سحر و جادوکاری لێ ناکات جن و شایاتینی نایەتە ناویەوە بەرەکەت لەو ڕزق و ڕۆزیەدا دەبێت کەمێکت دەست دەکەوێت پاشەکەوتیشی لێ دەکەی ئەمە بەڵێنی پێغەمبەرە صلی الله عليه وسلم پەندە کوردەکەش فەرمووی کاسەی پڕ ئاشتی ماڵە یعنی ئاشتی ماڵیش مایەی بەرەکەتی ناو ماڵە عمەری کوڕی خەتاب ئەمیر المؤمنین ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بە فەرموویەتی لا يقل شيء مع الإصلاح ولا يبقى شيء مع الإفساد هەر ماڵێک دانیشتوانەکەی ساڵح بن بەیەکەوە تەبا بن گونجاو بن ژیانیان پڕ بێ لە خێر و خۆشی و خۆشەویستی واللهی دەفەرمێ کەمیشیان زۆر دەبێ بەڵام هەر ماڵێک دژایەتی تێکەوت شەڕ و شۆڵی بینی ژن و مێردی تێکەوت ناتەبایی بینی منداڵ و دایک و باوکی تێکەوت هەر چەند دەوڵەمەندیش بن دڵنیا بە لە ئاخریا فەقیر دەبن و هیچیان بەدەستەوە نامێنێ بڕواتان هەبێت زۆر کەسمان بە چاوی خۆمان بینیوە منیش و جەنابیشە تۆی بینەری بەڕێز چەند کەس هەبوو فەقیر و هەژار بوون ماڵ و منداڵی زۆریان هەبوو دەستیان بە کاسپێکی کرد لە عەرەبانەیەکەوە لە دوکانێکی بچووکەوە ئێستا کۆمپانیای گەورەیان هەیە چونکە لەناو خۆیاندا تەبا بوون چەند ماڵیشمان بینی زۆر دەوڵەمەند بوون واللهی زۆریان هەبوو ئەو کاتی کە خەڵک پارەیەکی کەمی هەبوو ئەوان دەفتەر دۆلاریان هەبوو کە خەڵک نەیەزانی دۆلار چییە کاتێک کە خەڵک لە خانووی گڵیندا بوو ئەوان خانووی دووسێ قاتیان هەبوو بەڵام بڕواتان هەبێ ئێستا محتاجن چونکە لەناو خۆیاندا ناتەبا بوون چەندە زۆرت هەبێ بە ناتەبایی دڵنیا بە هەمووی دادنیتەوە بەڵام مەرجی بەرەکەتی ئەم سەلامە ئەوەیە فەرمووی طەیبەتەن کە چوویتەوە ماڵەوە سەلامەکەت ئەم چوار مەرجەی تێدا بێ یەکەم بە دڵێکی پاکەوە سەلام بکەی ینی سەلامەکەت هەر سەرزارەکی نەبێت لە دڵێکی پاکەوە سڵاو لە هاوسەر و لە منداڵەکانت بکەی دووەم زمان و تۆنی دەنگت نەرم و شیرین بێ خۆ دەکرێت بڵێ سەلام عەلەیکوم سڵاوی خواتان لێبێ
ئاشتی پەروەردگارتان لێبێ، ئەسسەلام عەلەیکم، سەلام عەلەیکم، با تۆنی دەنگت نەرم بێ، با زمانت شیرین بێ لە کاتی سەلامکردنەکەدا. سێمیان ڕوت خۆش بێ، لێوت بە خەندە بێ، زەردەخەنە لە سێر لێوت بێ لە کاتی سەلامەکەدا، نەک ڕوت گرش بێ، نەک لە ژێر لێەوە بۆڵە بۆڵێککەی و کەس لێت تێنەگا و دڵت پڕ لە قیم بێ، بڵێ وەڵا فەرمودەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم جێبەجێ دەکەم، جێبەجێ یەکەم سڵاو لە خێزان و منداڵەکانم دەکەم. نەعەزیزەکەم، ئەوە سڵاوە نییە کە ئیسلام دایناوە. تۆ دڵت پڕە لە ڕق و قین، نا با ڕق و قینی تێدا نەبێ، با بەدڵێکی پاک و پوختەوە سڵاوەکەت بکەی و جوابت بدرێتەوە. خاڵی چوارەم، هاوسەرەکەشت بە جوانتر لە سەلامەکەی تۆ وەڵامت بداتەوە، کە تۆ بە هاوسەرت دەڵی دەچیتە ماڵڵی السلام علیکم، ئەو لە وعلیک السلام و ڕەحمەت الله وبەڕەکاتو، بە جوانتر بێ، بە ڕووی خۆشتر بێ، بە زمانی شیرینتر بێ. بەم چوار مەرجەی کە باسم کرد، ژن و مێر کە چوونەوە ماڵەوە و سەلامیان لێیە کرد، دڵنیا بە هەرچی بەرەکەت و ڕەحمەتی خوایە بەسەر ئەو خێزانەیە دەبارێ. ناوبڕێکی کورتمان هەیە و بەویستی خوای پەروەردگار دێنەوە خزمەتتان. بسم الله الرحمن الرحیم. بەڵێ خۆشەویستان، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەکێک لەو کەسانی کە بەردەوام لە خزمەتیا بۆ هەر لە مناڵیەوە هەتا وەفاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەنەس بووە. ئەنەس دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئامۆژگاری کردم، فەرمووی: يا بني إذا دخلت على أهلك فسلم يكن سلامك بركة عليك وعلى أهل بيتك. حديثك حسنة، إمام الترمذي رواياتي كردوه والشيخ الباني لصحيح ترغيب وترهيب دەفەرمێ حديثك حسنة. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی: ئەی ئەنەس، ڕۆڵەکەم، ڕۆڵە گیان، هەر کاتێک چوویتەوە بۆ لای خێزانت، چوویتەوە بۆ ماڵەوە، فەسەلیم، هیچ قسەیەک مەکە حتا سەلام دەکەیت، دەڵی السلام علیکم، السلام علیکم. يكن سلامك بركة عليك وعلى أهل بيتك. يقينت هەبێت دڵنیا بە ئەو سەلامە دەبێتە خێر و بەرەکەت، یەکەم بۆ خۆت، دووەمیان بۆ ماڵ و منداڵەکەت، بۆ هاوسەر و خێزانەکەت. بەرەکەتە بۆ خۆت، چونکە بەو سەلامە دەرونی خۆت ئیسراحەت دەکات. جەنابەت ئێستا بچیتەوە ماڵەوە، ئێوە ڕۆیشتەوە شەو چوویتەوە، بەیانی ڕۆیشتەوە ماڵەوە، هەر کاتێک کە چوویتەوە سەلامت نەکرد و بەڕوویەکی گرژەوە ڕۆیشتێت ژوورەوە، هاوسەرت زەرەری نەکردو، پێش ئەوە تۆ زەرەرت کردووە، دڵ و دەرونی خۆت تەنگ بووە. ئەو بەرەکەتە یەکەم جار بەو چوار مەرجەی کە پێش ناوبڕەکە باسمان کرد، بەڕوویەکی خۆش، بە تۆنێکی دەنگی نزم و جوان و شیرین، بە زەردەخەنەی سەر لێو، بە دڵێکی پاک و پوخۆت، ئیتر ئاوا سەلامەکەت کرد، دڵنیا بە یەکەم بەرەکەت ڕووی لە خۆتە. ئەمجا بەرەکەتە بۆ خێزانەکەت، ئەویش کاتێکە بە جوانترین شێوە سڵاوەکەی وەڵام دایتەوە، خۆشەویستی و ڕەحمەت و بەرەکەتی خوای پەروەردگار دەبارێ بەسەرتاندا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مژدەی داوە، دەفەرمێت: ثلاثة كلهم ضامن على الله. سێ کەسان هەر سێکیان في رعاية الله، ضامن على الله يعني في رعاية الله، لەژێر چاودێری پەروەردگاردان. خوای گەورە زەمانی داونێ، گەرانتی داونێ، ئین عاش ڕوزق وەکوفیە، ئەگەر ژیای تا لە ژیانی دنیادای پەروەردگار ڕزق و ڕۆزی دەدا و بێ احتیاجت دەکا و دڵت خۆش دەکا، هەم ڕزقەکەت دەداتێ، هەم تەندروستیت باش دەکا، هەم دڵت خۆش دەکا. وئین ماتە ئەدخەلەه الله الجەنە، کە مردیشی جێگات بەهەشتە. دەی خۆ مرۆڤ هەر ئەمەی دەوێت لە دنیادا. یەکەم خاڵ ئەوەیە: من دخل بيته فسلم فهو ضامن على الله. وفي رواية: ورجل دخل بيته بسلام. کەسێک کەوا چووە ناو ماڵی خۆیەوە بە سەلامێکی، دڵێکی پاک، زمانێکی شیرین، ڕوویەکی خۆش، مەبەستی خۆشەویستی نواندن بوو، بە لێوی پڕ لە زەردەخەنەوە سەلامی لە هاوسەر و منداڵەکانی کرد، دڵنیا بێت لە دنیادا خوا ڕزق و ڕۆزی دەکاتە ئەو ماڵەوە، بەرەکەتی تێدەکا، دڵیشتان خۆش دەکا، تەندروست باشیشتان دەکا، بە دڵی خۆشەوە نانەکە دەخۆن. واگەر مردیشی چونکە ماڵەکەت تەوا بۆ دوور بۆ لە ئاژاوە، جێگاشت بەهەشتی خوای پەروەردگارە. بەڵام دیقەت بدەن: وەڕەجل دەخەل بەیتەه بسەلام. بەیتەه یعنی وا بزانی هیچ ماڵێک نییە لەم سەر زەویەدا لەو ماڵی خۆت خۆشتر، بڕواتان هەبێ بەس ئەوە جێگای خۆتە، چاوت مەبڕە ماڵی کەس، قەت مەڕوانە بۆ جێگا و پێگەی کەس. بەیتەه، بەس ماڵی خۆت. خوشک و برای بەڕێزم، تەنها بڕوانە ماڵە شیرینەکەی خۆت، ماڵە خۆشەکەی خۆت.
بە قوربانی ناو و ڕێبازت بم ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەرمانی دەردەکانی کێشەی ناو ماڵەکانت دیاری کرد بڕۆن بەڕێزان لە دادگاکان بپرسن لە پارێزەر و توێژەری کۆمەڵایەتی و خێزانی بپرسن بەڕێزان لە خۆتان بپرسن زۆربەی هەرە زۆری کێشە و گرفتی ژن و مێرد کە سەرەتا وەکو پریشکی ئاگرێکی کەم دروست بووە بەڵام دواتر گەورە بووە ئەوەندە گەورە بووە گەیشتۆتە تۆرانی ژنەکە و تەلاقدانی و چوونە دادگا و لێک جیابوونەوە و سەرگەردانی خوا سەرگەردانبوونی خۆیان و منداڵیان دڵنیابن لە دادگا و لە حاکم بپرسە لە پارێزەرەکان بپرسە لە توێژەرە دەرونیەکان و کۆمەڵایەتیەکان بپرسە و لە ژیانی خۆشمان و دەوروبەریشماندا زۆربەی لەسەر ئەوە بووە بەیانی کە پیاوەکە بەیانی کە لەسەر کێشە و دەمەبۆڵە چۆتە دەرەوە جار هەیە لەسەر نانچە خواردنی بەیانی ژن و پیاوێک کێشە لە نێوانیان دروست بووە دەمەبۆڵەیەک دروست بووە پیاوەکە بە تووڕێەوە ڕۆیشتووە ژنەکە دڵپاکە لە بیری چۆتەوە وتێتی بانان حازر کەم ئێستاوە پیاوە دێتەوە سەلامێکی جوان دەکەم من ئامێزی بۆ دەکەمەوە بە جوانی سەلامەکەی جواب دەدەمەوە نانەگەرم و گوڕەکە چی خواداوێتی حازرم کردو لەسەر سفرە دای دەنێم ئەم ژنە داماوە هیچی لە دڵان نەماوە کێشەی بەیانی کۆتایی پێهێنا لەگەڵ دەرگا پێوەدانەوەی پیاوەکەدا ئەمیش کێشەکەی داخست بەڵام کابرا کە دێتەوە ماڵەوە مێردەکە بە شەڕی بەیانیەوە هاتوۆتەوە ینی ئەو ڕۆژە لە دایرە بۆ لەسەر کار بۆ کرێکار بۆ لە کۆمپانیا بۆ لە کوێ کاری کردووە هەموو ڕقەکەی لە بەیانیەوە لە دڵا کۆ کردوێتەوە گەورەی کردووە کە هاتۆتە ماڵەوە خاوێنی نەکردوێتەوە بە سەلامکردنێک یەکسەر بە تووڕێەوە دەرگاکە دەکاتەوە خۆی بە ماڵا دەکا و سەلام ناکە ژنی داماو کە ئەمە دەبینێ پیاوێکی تووڕە لەسەر دەمەبۆڵەیەکی بچووکی بەیانی دڵی پانە بۆتەوە لە ماوەی 6 سعاتی چوونە دەرەوەدا بۆ نیوەڕۆیان بۆ ئێوارە ئێتر کە هاتۆتەوە ئەمیش هیچی لە دڵان نەماوە ژنەکەش ڕەتفیعلی دەبێ کاردانەوەی دەبێ ئێتر قسەیەک لەم قسەیەک لەو ئاگری ناڕەحەتی و موسیبەتی ناو ماڵ دروست دەبێ شەیطانیش نەخەوتووە بێ ئاگانیە لێیان فوو بە ئاگرەکەدا دەکا و زۆر جا دەگاتە پەنا بەخوای پەروەردگار تەلاق و دادگا و جابوونەوە یان بە پێچەوانەوە پیاوەکە و ژنەکە لەسەر نانی بەیانی دەمەبۆڵەیان بوو یان شەو دەمەبۆڵەیەکیان بووە پیاوەکە بە ناڕەحەتی و بەدڵعازی ڕۆیشتۆتە دەرەوە بەڵام کە هاتوتەوە ماڵەوە هیچی لە دڵان نەماوە پیاوێکی دڵپاکە شیرینیەکی کڕیوە 1-2 کیلۆمیوە ئەوەی کە خوا بە نسیبی کردبێ پێداویستێکی ماڵی کڕیوە بەڕوویەکی خۆشەوە سەلامی لە ژنەکەی کردووە ژنەکە سەلام عەلەیکۆم ئەحواڵت چۆنە شکر باشی بەڵام ژنەکە خانم کە دەرگای لێ کردوێتەوە لە مەدخەلەکەەوە پشتی تێکردووە وەڵامی سڵامەکەی نەداوەتەوە یان لە ژێر لێەوە بۆڵەیەکی کردووە نازانی وەڵامی سڵاو بوو گوێن بوو چ بوو ئیتر ئەوە بۆ شێوەیە ئەم پیاوە گڕ دەگرێ پیاوەکە چونکە زۆر بەدڵێکی پاکەوە لە دەرەوە هاتوتەوە زۆر بە جوانی سەلامی کردووە بە ژنەکەی بە جوانی وەڵامی سەلامەکەی بدایەوە بەرەکەتی خوا بەسەرەوە ماڵەیە دەڕژە هەموو ئاژاوەیە کۆتایی پێدەهات بەڵام ژنەکە بە پێچەوانەوە ڕقەکەی لە دڵ گرتووە ئیتر وردە دەمەبۆڵەکە گەورە دەبێ عەرزمکردن دەگاتە حەدی تەلاق زۆربەی تەلاقەکان و جیابوونەوەکانی ناو دادگا لیان بکۆڵەوە لە دەمەبۆڵەیەکی بچووکەوە دروست بوون ئەگەر یەک سەلامی گەرم و گوڕ بکرایە و جواب بدرایەوە بە جوانتر لە خۆی یان وەکو خۆی دڵنیا بە ئەو کێشەیە نەدەگەیشتە دادگا و ئەو ژن و مێردە لە یەکجیا نەدەبوونەوە جاکە خێزان تێکچوو بەرەکەتی ڕزق و ڕۆزی کار و کەسابەت لە ماڵدا نامێنێ ڕەنگە پەنا بەخوا بگاتە کوشتن وەیە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ماڵی تەبا ئەو سەری بەهەشتە بەڵام ماڵی ناتەبا پەنا بەخوا لەوە چێ کوشتنی لێ ڕووبدا کە ئینسان کەسێکی کوش بە ناڕەوە یان زۆر جار ئەو ستەم و زوڵمەی کە یەکیان لە هاوسەرەکان بەرامبەر ئەوەی تر دەیکا لەوە چێ بەهەشتی لەسەر حرامکە دەرگای بەهەشتی لەسەردا دەخا دەی با ماڵەکانمان بە سەلامکردنی دوو زمان بکەینە شوێنی ئارامی با ماڵەکانمان بەم کلیلە کلیلی کردنەوەی دەرگای ماڵی ئارام بەوە نییە لە فڵان شار و لە فڵان شوێن و کۆشکەکەی ئاوابێ سەلامکردنێکە سەلامی دڵ سەلامی زمانی شیرین و ڕووی خۆش و لێوی بەخەندە بڕواتان هەبێ هەموو دەرگا شەڕەکان دادەخا و لەگەڵ خۆیان دەرگای هەموو خێر و بەرەکەت و ڕەحمەتێک بەسەر ئەو خێزانەیە بەسەر ئەو ماڵەدا دەکاتەوە دڵنیاش بن بەڕێزان دڵنیاش بن کێشەی ڕۆژانەی نێوانی ژن و مێرد وەکو خوێی کێش دوایە ئێستا هەر کێشتێک کە تۆ دەخۆی پێویستە هێندە خوێی تێدا بێ
خواردنی بێخوێ ناڕەحەتە، هەر ناخورێ، زۆر بێتامە. بەڵام گرنگ ئەوەیە ئەم خوێیە لە حەدی خۆی زیاد نەبێ. وەرە خوێی چێژ لە حەدی خۆی زیاتری تێکە ناخورێ. ژیانی ژن و مێردایەتیش لەبەر ئەوەی ئەمە پیاوە ئەوە ژنە. ئەگە هەردووچیان وەکو یەک بن هەردووچیان ژن دەبوون هەردووچیان پیاو دەبوون. نا، دوو جنسی جیاواز لە دوو ژینگەی جیاوازدا لە دوو ماڵی جیاوازدا پەروەردەبوون، لەوەسێ دوو ئاستی ڕۆشنبیری جیاواز بن، دوو دنیابینیان هەیە بۆ ژیان و بۆ ماڵ و بۆ دنیا و بۆ قیامەت و بۆ گەردون، بەریەککەوتن هەر بە دڵنیاییەوە ڕوودەدا. بەڵام ئەم بەریەککەوتنە ئەبێت تام بدا بە ژیان، وەکو خوێی چێشتەکەوا بێ. یعنی دەمە بۆڵەیەک دەبێت دوای نیو ساعتە دووچان لە بیریان دەچێتەوە بە سەلامێکی گەرم و گۆڕکە دەچنەوە لای یەکتر لە بیریان دەچێتەوە. دەڵێ ئاشتی دوای شەڕ زۆر شیرینە، ئەمە بۆ ژن و مێرد باشە. ئەینا ئاشتی دوای شەڕی نێوان خەڵک وەڵا شیرین نییە، تۆ دوژمنیاتی لەگەڵ ماڵەکە بێت لە بیرن ناچێتەوە. بەڵام ژن و مێرد کە شەڕیان بوو دوای ئاشبوونەوە ئەوەندەی تر یەکتریان دەبێت خۆش بوێتەوە. ئەو پەندە بۆ ئەوەیە ئاشتی دوای شەڕ خۆشەویستی لە دوایە، خۆشەویستی بە دوی خۆیان دێنێ. عەرزمکردن کێشەی نێوان ژن و مێرد ئەبێ هەر هەبێ وەکو خوێی ناو چێشتەکە، بەڵام گرنگ ئەوەیە لە سنووری خۆی نەچێتە دەرەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه قورئانی پڕبەرەکەت و بەخشەش پێمان دەفەرمێ هن لباس لەکم وأنتم لباس لهن. ئەی پیاوان، ئەی ئەهلی ئیمان، پیاوانی دیندار و ئەهلی مزگەوت، ئەو کەسێکی گوێبیستی پرۆگرامی کلیلی لەم بەرنامەیەدا بزانە خۆی پەروەردگار سوبحانەه وتەعالا فەرموویەتی ئەی پیاو تۆ بۆ ژنەکەت جلوبەرجی، ئەی ژنان ئێوە جلوبەرگن بۆ پیاوەکانتان. پیاو و ژن جلوبەرگن بۆ یەکتر. جا جلوبەرگ بەڕێزان سێ سیفەتی هەیە. یەکەمیان ئەستیتر داد دەپۆشێ. ئینسان ئەو شوێنانەی کە شەرمگان و عەورەتن ئینسان لە ڕووی نایە بەبێت جلوبەرگ نیشانی هیچ کەسێک بدرێ، عنی بەبێت جلوبەرگ بڕۆیتە ناو خەڵکەوە. چۆن جلوبەرگ عەورەتت دادەپۆشێ، شەرمگات دادەپۆشێ، حیا و حرمەتت دادەپۆشێ، وەڵڵاهی هاوسەریش ئاوا سترت دەکا و حیا و حرمەتت دادەپۆشێ. چەند جار باسم کردووە دووسێ گەنج یان گەنجێک زگوردێک کوڕێک بچێت لە گەڕێکێکە خانوویەک بگرێت لەوە چێ خەڵک نێڵن لە شوقەیەکە ئاڵێن نا ئەمە شوێنی کەسی تەنیامان نییە، ئەمە شوێنی خێزانە. بەخوا لەوەچی ئەو کوڕی یوسف ئاسابی لە پاکی داوێنیدا لە باخلاقیدا لە چاوپاکیدا لە ئەمانەت پارێزیدا یوسف ئاسا ژیان بەرێتە سەر، بەڵام خەڵک متمانەی پێ نییە. ئەڵێت چونکە زگوردیەکە کە بە نایەتە ناو عایلەمانەوە، نایەتە ئەم شوقەیەوە، نایەتە ئەم گەڕەکەەوە، خانووی مەدەنێ بکرێ. بەڵام هەر ئەم کوڕە لەوە چێ نیو ئەوەندە باش نەبێ و پاک نەبێت کە هاوسەری لەگەڵ بوو، ژنێکی لەگەڵ بوو، هەموو خەڵک جێگای دەکاتەوە ئەڵێ نا هاوسەری هەیە، مندا خێزانی خۆی هەیە، حەڵاڵی خۆی لەگەڵایە. کەواتە جلوبەرێک یەکەم سترت دەکات، شەرمگات دادەپۆشێ. ژن و مێردیش دەبێت ئاوا حیا و حرمەتی یەکتر داپۆشن. دووەمیان ئەلحیمایە، جلوبەرێک لە سەرما و گەرما دەتپارێزێ. وەرە لە زستانە بە ڕووتیدانی شەڕق دەبیتەوە، پێویستیت بە پاڵتۆیەکە، پێویستیت بە قەمسەڵەی ئەستورە. ژنیش ئاوا حیمایەت دەکا، ئاوا دەتپارێزێ لە سەرما و گەرمای ژیاندا. هاوسەر زۆر پشتیوانە بەخوا، بڕواتان هەبێت لە ئەو پەڕی تنگانی ژیاندا بەس هاوسەرەکەی خۆت پشتیوانت بێ، منەتت بە هیچ کەسێکی تر نییە. لە تنگانەی ژیاندا لە سەرما و گەرمای ژیاندا زۆر خۆشە ژن و مێرد پشتیوانی یەکتر بن، یەکتری گەرمکەنەوە، نەهێڵن سەرما بیان بە. سێمیان جلوبەرگ یەکێ لە سیفاتەکانی ئەوەیە ئەلجەمال، جوانی دەداتێ. هەر ئەو مرۆڤەیە بەجلێکی شڕۆڵەوە بەڕێگادا بڕوە خەڵک هەر ئێعتیباری پێ ناکە، کەچی هەر ئەو مرۆڤەیە بە جلوبەرگێکی پاک و خاوێن و پوخت و تەرتیبەوە بۆن خۆشەوە بڕوا لە مەجلیسێکە خەڵک دەبەری هەڵدەستێ. جلوبەرگ واقعاً وایە جوانی دەدا بە مرۆڤ، جلوبەرگ جوانی دەبەخشێ بە مرۆڤ. وەڵاهی ژن و مێردیش یەکتری جوان دەکەن. ژن و مێردی تەبا لە هەموو شوێنێک جوانن، خەڵک ڕێزیان لێ دەگرێت، خەڵک احترامیان لێ دەگرێت، چونکە خۆیان جوان بوون لەگەڵ یەکتردا. بەڵام ئەو خاڵی کە من بەلامەوە گرنگە ئەوەیە بەڕێزان جلوبەرگ کە لەبەر دەکرێ پیس دەبێ یان نا، بە دڵنیاییەوە پیس دەبێ. هەر هیچی بەر نەکەوێت دوای هەفتەیەک ضرورە داینەی بیشۆی، چونکە چڵکن دەبێ، کراسەکەت سپی بێ، یاخەکەی بۆر دەبێ، جلەکانی تر شتێکیان بەردەکەوێت پێویستیان بە شواردنە. ئایا دەکرێت جلەکەت هەر پڕیشکێکی پێ هەڵ پەڕژی و هەر پەڵەیەکی بەرکەوت و هەر ملیوانی کراسەکەت یەک تۆس چڵکن بوو یەکچە پسی فڕێدەی؟ ناکرێت، ژیان وان ناکرێت.
ئەی چی لێ دەکەی ئەی شۆی دەیخوا فەرمووی ژیانی ژن و مێردایەتی وەکو جلوبەرگ وایە وا مەزانە بە حیاتی نابێت پەڵەیەکی بەرکەوێ نابێت بۆریەکی بەرکەوێ نابێت چڵکنیەکی پێوە دیار بێت دەکرێت ئەمانە ڕووبدا بەڵام بە ئاوی لێبوردن بە ئاوی چاوپۆشی بە ئاوی خۆشەویستی نێوان ژن و مێرد بیشەوە لە جاران جلەکە جوانتر دەبێتەوە پاکتر دەبێتەوە بۆن خۆشتر دەبێتەوە ئەڵی لە جاران پاکتر بووەوە هەر کاتێک پەڵەیەکی ناڕەحەتی هاتە ناو ژیانی ژن و مێردتان مردایەتیتانەوە بیر لەوە بکەنەوە خوا فەرمووی ئێوە جلوبەرگن بۆ یەکتر ئایا جلەکانت دوای پیسبوون فڕێدا نابە دڵنیاییەوە شتت پاکت کردەوە بۆیە ژیانی ژن و مێردایەتی بەسەلام تەحیەتە من عند الله مبارەکەتە تەیبە پاکی بکەنەوە بە چاوپۆشیکردن لە هەڵەکانی یەکتر بە سەرزەنش نەکردنی یەکتر ئێستا شوێنێک ئەگەر چڵکن بوو چارەسەری شۆردنە بەڵام تۆ بێنی چەقۆیەک بێنی مەقەستێک بێنی بەس خەریکی ئەوە بی هەڵی کۆڵیوانە وڵات جلەکەت دەدڕی نەک پاکن نەکردەوە شوێنەکەی دڕی کونت کرد مرۆڤیش ژن و مێردیش سەیری یەکترکەن کاتێ هەڵەیەکی هەیە کەم و کوڕیەکی هەیە نوقسانێکی هەیە بەرامبەرت مێشکی مەکۆڵ عەزیزەکەم ئەوەندە سەرزەنشتی مەکە ئەوەندە لۆمەی مەکە با بەرەو ڕوون نەبێتەوە با لێ نەبێتە گرفتی دەرونی چونکە دواتر چارەسەر نابێت ژیانتان لێتاڵ دەبێت ژیان پڕیەتی لە ڕووداوی زۆر جوان کە مەدرسەی ژیان قوتابخانەی ئەم ژیانە پێمان دەڵێ تۆ دەرسی لێ وەرگرە ئەم ڕووداوانە کە لە کتێبەکانە نووسرە بە ناوبانگەکان نووسیویانن بەڕێزانەمانە حیکایەتێکی گوێئاگردان نین و شەو بۆ خەوتن نین ئەمانە وانەی ژیانن کە من بۆتان باز دەکەم لە پرۆگرامی کلیددا کتێبێک هەیە فەن التەعامل واکتساب الأخلاق طبعی یەکەمی چاپی یەکەم لە ساڵی 2022 داکراوە یعنی زۆر کتێبێکی تازەیە چاپی یەکەم ساڵی 2022 لە لاپەڕەی 253دا کتێبی فەن التەعامل واکتساب الأخلاق نووسەری ناودار ئەحمەد بن ناصر الطەیار ئەحمەد بن ناصر الطەیار نووسەرێکی ئیسلامیە بەدەیەها کتێبی هەیە ئەم پیاوە بەڕێزە دەڵێ لەو کتێبەدا فەن التەعامل واکتساب الأخلاق لە لاپەڕەی 253دا ئەڵێ پیاوێک هات بۆ لام وتی کە هاوڕێم بوو یعنی ناسیاوێکی نزیکم بوو ئاگام لە ژیانیان بوو وتی وەڵڵاهی مامۆستا دکتۆر سوپاس بۆ خوای گەورەی ئێستا ژیانم زۆر خۆش بووە وتم بەهۆی چیەوە وەمزانی بەهۆی وتارێکی منەوە وتاری مامۆستایەکەوە فڵان کەسەوتی وەڵڵاهی بە خۆدا چوونەوەم بۆ خۆم کرد 25 ساڵە من ژنم هەیە لەگەڵ ئەو ژنەمدا نانێکی خۆشیمان نەخواردووە شەوێک بە خۆشی نەچوینە سەر جێگا ڕۆژێک بە خۆشی شەومان نەکردەوە یعنی بەڕاستی 25 ساڵ هەردووکمان لە عەزابا ژیاین ڕۆژێک بیرم کردەوە و بۆ خۆم دانیشتم بەتەنیا ئەوەش زەرورە بۆ جەنابەت کاکە جارجا دانیشە بەتەنیا بیر لە سیفاتە باڵاکانی خێزانت بکەوە بیر لە خەم و کوڕەکانی خۆت بکەوە بزانە خەلەلی هاوسەرەتیەکە لەکوێدا بیدۆزەوە چارەسەری بکە پشکنینێک بۆ خۆت بکە وتی بیرم کردەوە وتم وەڵڵاهی لەخوا بزیاد بێ من نوێش خوێنم بەخوا خێزانم لە من نوێش خوێنترە ئەهلی شەو نوێژیشە سونەتەکانیش دەکا هەردووکمان سوپاس بۆخوا قەت ڕۆژی ڕەمەزانمان نەخواردووە حەمد و سەنا بەخوا حەجی ماڵی خوامان کردووە وەڵڵاهی سوپاس بۆخوا زەکاتی ماڵی خوا لە ماڵمدا نەماوە وەڵڵاهی هەردووکمان دەسووس دڵمان باشە و سەخی تەبیعەتین یعنی ئەوانەی کە ئیسلام ئەمری پێکردون تەعات و عیبادەت بەخوا هەمووی دەکەیت والله حەمد و سەنا بۆ خوای پەروەردگار من پیاوێکم خۆم لە نەزەری حرامیش پاراستووە سوێن دەخۆم پەنجەم بە پەنجەی ئافرەتێک نەکەوتۆ بە حرامی خێزانم لە من بە ئەخلاقتر و بە شەرەفتر و ڕێک و پێکتر و داویان پاکتر ئەی خوایە بۆچی ئێمە بەردەوام کێشەمان هەیە واللهی بۆچی ئێمە بەردەوام ژیانمان ناڕەحەتە بیرم کردەوە لەسەر ئەوەیە من زۆر سەرزەنشتی ژنەکەم دەکەم یعنی جار هەبوو هاتوومەوە ماڵەوە کەلوپەلی منداڵەکان کۆ نەکراوەتەوە ماڵێکی نامڕەتەب و هەشتە لە شوێنێک فڕێدراوە من دەستم کردو بە بۆڵە و پرتە و ئەوانە و ئیتر شەومان بە ئاژاوە کردوتەوە بەیانی چام خواردوتەوە چایەکە تۆز دەگەرم بووە دەمم سوتاوە یەکسەر چایەکەم فڕێداوە سەر مێزەکەم قڵب کردوتەوە ئیتر بە ئاژاوەیەکی گەورەوە ڕۆیشتومە دەرەوە بیرم کردەوە با بە خۆم دابچمەوە با ماوەیەک ڕەفتارەکانم بگۆڕم دەستم کرد بە خۆگۆڕین ئەم جارە چاوم لە زۆر شت دەپۆشی بۆ نمونە خێزانم خواردنێکی لێدەنا پێشتر یەک تۆ سوێر بووایە مانیعم نەبوو مەنجەڵەکە فڕێدەم
خواردنەکە بڕێژم ئەم جارە پەرداخی ئەوم لەگەڵا دەخواردەوە باسم نەدەکرد بڵێم ئەم خواردنە سوێرە بەڵکو بە پێچوانەوە دەستخۆشیم لێ دەکرد بینیم خێزانم خۆی عزرم بۆ دێنێتەوە ئەڵە پیاوەکە وەڵڵاهی داوای لێبوردن دەکەم خوێم کەم تێکردبوو دوایی ویستم تۆزێکی کەیتەکەم بەخوا لە دەستم ترازا و زیاد بوو تۆزە چێشتەکە سوێر دەرچووە ئەچوومەوە ماڵەوە ماڵ تۆزە شپڕێەوە گەستێک نەدراوە پاک و خاوێن نەکراوەتەوە هەستم دەکرد ماڵێکی ناڕەحەتە ئەمیش تووڕە بمدانم بە خۆمدا دەگرت قسەم نەدەکرد خێزانم خۆی عزری لێنایەوە ئەگوت وەڵڵاهی داوای لێبوردن لێ دەکەم بڵڵاهی مەجالم نەبوو بەیانی ویستم تۆزە ڕاپشتێمەوە سرم دێشە وتم دوای ماڵەکە گەستێک دەدەم ماڵەکە کۆ دەکەمەوە وڵا وەختی خەبەرم بۆوانێ هەر فریایەوە کەمتم پارێک نانتان بۆ حازرکەم داوای لێبوردن دەکەم ئەڵێ خێزانم جازمە کە من لۆمەم نەدەکرد سەرزەنشتم نەدەکرد چاوپۆشیم دەکرد ڕووم خۆش بوو بە سەلام و کەلامێکی جوان و زمانێکی شیرینەوە داهاتمە ماڵەوە خێزانم لە من باشتر بوو وەڵڵاهی دکتۆر هەموو کێشەکانمان کۆتایی پێهات ئێستاڵی تازە لەدایک بووین ئێستاڵی سەرەتای هاوسەگیریمانە 25 ساڵ بەداخەوە لە تەمەنمان تەنها لەسەر ئەو شتە سادانە لەسەر سەرزەنشکردنی یەکتر بۆڵەکردن بەسەر یەکترا ژیانمان فەوتا ژیانێکی ناڕەحەتمان بەسەر برد بۆیە بەڕێزان دوو جۆر عیبادەتمان هەیە لە کۆتایی پرۆگرامی کلیلی ئەم جارەدا پێتان دەڵێم دوو جۆر عیبادەتمان هەیە عیبادەتێکمان هەیە وەکو نوێژ و ڕۆژ و زەکات و حەج و ئەمانە کە فەرزن لەسەر ژن و پیاو ئەگەر زەکاتەکە ماڵی دنیای هەبێ و حەجەکەش توانای حەجکردنی هەبێ دووەمیان ئەن تەعبود الله فيما ئەقامەک عیبادەتی خوای پەروەردگار بکەی لەو شتەدا کە پێی بەخشیوی فلكل إنسان عند الله مقام هەموو مرۆڤێک لە لای خوای گەورە پێگەی خۆی هەیە بۆ نمونە عیبادەتی دەوڵەمەند بریتە لە بەخشینی ماڵ ئێستا دەوڵەمەندێک بە چەندەها دەفتەر دۆلاری لەسەر یەکداناوە ڕۆژ تایوارە سبحان الله بە تەسبیح ئەستەغفر الله بکە ئەو عیبادەتە گەورەتریانەوەی کە بچی یارمەتی فەقیر و هەژارێک بدە وەڵڵا عیبادەتی دەوڵەمەند کاکە بریتە لە بەخشین کە جگە لە زەکاتی شەرعیەکەی هێشتا دەستی تێبچێ و چەند قەرزارێک ڕزگار کە کوڕە دوو نەخۆش چارەسەر بکە گەنجێکدا بمەزرێنە ماڵ و حاڵێکی بۆ بکە ئەمە عیبادەتی تۆیە بەڵام بەخوا دەوڵەمەندمان بینیەوە بە تەسبیح هەر بای دەدا بەڵام $1 لە دەستی نایەتە دەرەوە عیبادەتی دەوڵەمەند بریتە لە بەخشینی ماڵەکەی بێجگە لە زەکاتەکەش عیبادەتی عالم و زانە ئەوە نییە لە گۆشەیەکە بە خۆی دانیشێت تا بەیانی نەخێو شەو نوێش بکە وەرە کتێبێک بنووسە وەرە وتارێک تۆمارکە وەرە دوو نەسیحەتی خەڵک بکە وەرە دوو فەقێ پێ بگەێنە مامۆستای قوتابخانەی مامۆستای زانکۆی زیاتر دەرسەکەت ئامادەکات تەواو جوهدی خۆت بکات کار کە ئەو قوتابەی بەردەستت بانی زانایەکی لێ دەرچێت بە عیلمێکەوە بڕاتەوە بۆ ماڵەوە بە زانستێکەوە کۆلێژەکەی و زانکۆکەی تەواوکە نەک هەر ئەوە ڕۆژەکان بەڕێ بکە ئەمە عیبادەتی تۆیە فێرکردنی خەڵک عیلم و زانیاریەکەی فێرکەی عیبادەتی ئینسانی بەهێز و خاوەن پێگە و پلە ئەوەیە یارمەتی لێ قەوماوێک بدە تۆ بەڕێوەبەری دایرەیەکی بە ئیمزایەکی تۆ مەزلومێک ڕزگاری دەبێت بەخوا گەورەترین عیبادەتی ئەوەیە تۆەیە شەفاعەت بۆ کەسێکی لێ قەوماو بکەیت کەسێ هانات بۆ دێنێ حەقی خوراوە زاڵم نییە و مەزلومە ئیشەکە ئیشی ڕەوای خۆیەتی بەڵام فەقیرە دەمی مردۆ و نازانە دیفاع لە خۆی بکە لە تۆ بچۆ دوو کەلیمەی خێری بۆ بڵێ بڕۆ تەلەفۆنێکی بۆکە بە هەلەو هەلەوێک کاکە ئیشەکەی دەڕوە ئەو عیبادەتی تۆیە کە پێگەیەکت هەیە کە ئیمزایەکت هەیە کە قەدر و حرمەتێک لە ناو حیزبدا لەن حکومەتە لە کۆمەلگادا هەیە عیبادەتی ژنیش یەکەم عیبادەت حسن و ڕعایەتی زەوجیها و ئەولادیها دوای نوێژ و ڕۆژ و فەرزەکەی بریتە لە جوان ڕەفتارکردن لەگەڵ مێردەکەیدا و جوان پەروەردەکردنی منداڵەکانی ئەم دوانەیە بەخواژنی وا هەیە ئەم تەسبیحە دێنێ و دەباو تەسبیحات و باسی ڕۆژی سونەتمان لێ دەپرسێ و باسی شەو نوێژ دەکات کەچی ئەوەی ئیهما گرنگ نەبێ بەلایەوە مێردەکەیەتی گەورەترین عیبادەت کە خوا لەسەر تۆی داناوە دوای فەرزەکان بریتە لە دڵڕاگرتنی مێردەکەت بەدەمەوە چوونی مێردەکەت و جوان پەروەردەکردنی منداڵەکانت و بەسەر ڕاگەیشتنی منداڵەکانت بە ئامۆژگاری جوان بە نەسیحەتی جوان بە دەستهێنانی میهرەبانانەی دایکانە بەسەریاندا بە گوێگرتن لە گرفتەکانیان ئەمە گەورەترین عیبادەتە بۆ پیاویش دوای نوێژی فەرز و دوای ڕۆژووی فەرز و زەکات و حەج خەمخۆری ماڵ و منداڵ خەمیان لێ بخۆی لە ئەخلاقیان لە دینیان لە بژێویان کاکە لە داهاتووی ژیانیان لە کار و کەسابەتیان ئیهمالیان نەکەی بە زمانی شیرین ڕەفتاریان لەگەڵا بکەی ئەمە گەورەترین عیبادەتە بۆ تۆی پیاوی بەڕێزیش ئومێدەوارم هەموو ماڵەکانمان پڕ بن لە ئارامی
لە خۆشەویستی، لە تەبایی، لە ڕزق و ڕۆزی فراوان، لە تەندروستی باش، لە دڵی خۆش، لە بەیەکەوە ژیان. خی گەورە ئەو خێزانانش کە ئاژاوی خێزانیان هەیە یا ڕەبی خوای ئیسلاحیان بکەی. ئامین والحەمد لله رب العالمین.